سڵاتان لێبێ بەڕێزان کارەبا یەکێک لەو شتانەی کە ڕۆژانە هەمومان پێویستمان پێێتی بەڵام ئەوانەی کە زۆر زیاتر لە ئێمە پێویستیانە شوێنی ناوچەی پیشەسازیە کە لێرە بە بەردەوامی پێویستیان بە کارەبایە بۆ ئیش و کاروباری ڕۆژانەیان دەمەوێت لەگەڵ بەشێک لە دوکاندارەکان قسە بکەم بزانم نرخی کارەبایی ئێرە چۆنە و تا چەند لە کارەباکە ڕازین و ئایا کارەباکەی ئێرە توانوێتی پێداویستەکانی ئەوان پڕکاتەوە یاخودنا لەگەڵ مابن من هەم بۆ نرخەکەی هەم بۆ جۆری کارەباکە و شێوازی پێدانی کارەبا قسەیان لەگەڵاکەم بزان ماوانەڵەن چی لەگەڵمانە بن فەرموو. مانگی بیچی بۆ نێتەوە مانگی بەلایانی کەمەوە 50,000 45,000 بۆیەتەوانێت 45,000 بۆیەتەوانێت. چیتانەیە ئەوە جیهاز کۆمپرسەرێکی هەوامان هەیە لەگەڵ دوو گڵۆپە کۆمپرسەرێک و دوو گڵۆپ سێدانێ دوو گڵۆپ و جیازیشتان زۆر نییەوە یەک کۆمپرسەری هەوامان هەیە بۆ دەمانچەی هەوایە بەکارێنین لەگەڵ دوو گڵۆپە. ئەویش تۆ بەیانی دی تا عسری تر دوای کارەبا هەیە دوای چوارە بڕێت لە هەشتەوەیەتەوەوانێ لە 7:30 کارەبای ڕێسیەتەوە بۆ ساعت چوارەی بڕن. ئەم نرخە تا چەند بارگرانی لەسەر ئێوەکو پیشەوە دروست ئەم بارگرانی ئەمە دەمێکە لەسەر ئێمە بارگرانیە تازەوای لێ ناتوە لە ئێمە چەند ساڵێکە بێت 3 ساڵە بێت لە 156 دینارە 130 دینار بوو دوای تۆزێکیان خست گرانکە کردیان بە 156 دینار. باشە لەنی لە جاتیەوەی قەیرانی دارایی دروست بوو ئەم کاراسانی بکرێت کەچی نرخەکە زیاد کرا لە حکومت بەرسیدەوە نازانین ئێمە چی وەکو وڵاتیە وەکو پیشەوەرێک پێت وایە داهاتی ئەم پیشەورانە وەندە زۆرە ئەم زەختیان خرێت سەر ئەنی ئیشوکە تۆ لە بازاڕەکەی خەڵک دێتە لات وەزی خەڵکەوەنە باشە نەوەڵی ئیشوکارمان نییە هەفتەیەکە یەک ڕۆژیشمانێ بەس ڕۆژی شەممان تۆزێ قەرەباڵنگینا بەیانی وەرە ئێرە ئالیا دوو گۆڵی بکە یەک سیاری لێنی یەک شتی لێنی تەنها بەس ڕۆژی شەممان تۆزە ئیشوکار و کەسابەتمان هەیە بەڵێ ئەوش بەپێی ئەوەی کە جومعان عوتڵە بووە و دوکان و بازار نەبووە بەس ڕۆژی شەممان کەسابەتمان هەیە تۆزێک باشیت لە دوای یەکشەممە دووشەممە تا پێنجشەممە دانیشین زۆربەکانی تر زۆربەی بێیشن زۆربەی کات پێنجشەممان چوارشەممان سێشەممان بێویشین هیچ هەوڵێکتان نەداوە نرخی ئەم کارەبا بازرگانی تۆزەکەم داوە بەڵامی تر سوکەم زارەیەکمان کرد لەم سەرجادەیەم سەرەوە کێ بەدەمتانەوەات کێ جوابی وڵا مەجموعەیەک هێزی ئەمنی هاتن بە فیشەک و دەمانچە و دار و شەق تێمان کەوتن و ئێمەشدا ڕاماگرێتەوە ئەوە بوو لەژاتیەوەی بێن گوێتان لێ بگرن هاتنەکەەوە بوو هەنە فیشەکیان تەقان بەسەرمانە و تۆزە شەقیان تێ هەڵاین و ڕاماگرێتەوە ئەوە بەدەم هاتنەوەگەەوە بوون هەشتەوەیەتەوە هەتاوە سعات 4 ئێوارە 4 بۆ 5 ئەلەو بەینانایترە بڕێ جاری وا هەیە درەنتریشە بڕێ جاری وا هەیە لە نیوە ڕوا بڕێ جاری وا هەیە تر باشە بە تەقریبی باشە بڕانیشی تێکەوێت بەڵێ بڕانیشی تێکەوێت ئەو نرخەکەی چۆنە وەڵاهی نرخەکەی نازانم من معلوماتم لەسەری نییە نرخەکەی چۆنیە بەڵام ئەوە نازانم لە سعا هەشتەوەیەتەوە ئێستا بۆ منە ماگانە پارەکەی دەن ساڵانە پارەی ئەو کارەبایدەن ئاگاداری چەندت بۆ هاتوێتەوە وەڵی ئێمە ئەمە دوکانە کرێن ئێمە تقریبا ئێستا نزیکی 600,000ێکمان لەلایە بەڵێ 600,000مان لەلایە بێ بچین خۆمان بۆ دایری کارەبا خۆمان پارەکە بۆ خۆیان نازامی چەند مانگە ئەو معلوماتم نییە کە چەند مانگە بەڵام ئەوە نەزانم کە 600,000 بۆ 700,000مان لەلایە نرخی کارەبات ینی ئەو 600,000 چۆنە کەمە زۆرە بەلاتەوە چۆنە وەڵاهی من نازانم ئەم خۆ نرخەکەی چۆنیە نازانم لە سەدا چەندە و لە سەدا چەند نییە ئەو معلوماتم نییە وحدەیەک 156 دینارە ئی شوێنە بازرگانەکانی وەکوێەوە هی ماڵان بۆ هەر وحدەیەک 8 دینارە ئەم فەرقە چۆن وەڵاهی خۆی ئەچێتەوە باری ئەوەی کە با بڵێن نسبەی ئیشەکان دەورە بینێت کارەبا بەکارهێنان دەورە بینێت ئێستا لێرە کارەباکە زۆر بەکار بهێنی زۆر بۆیێتەوە کەم بەکاربێنە کەم بۆیێتەوە تۆ ئەکەوێتەوە سەر دوکاندارەکە خۆی سە کابرا تۆڕنەچی هەیە لێ ئەوە چۆنە زیاتر شتی حازریە فرۆشتنەوە من سکرا بە ئەمە شتی حازریە بەڵێ من کەمتر کارەبا بەکارهێنم بەڵام کابرای لە حیمچی کابرای تۆڕنەچی کابرایەکە 4-5 ماتۆڕی هەیە کۆمدەسەر و کۆمپرسەر بەکارهێنێ ئەوانە تۆزێک زیاتر کارەبایان هاتە 600,000 کەوتت تەنای یە و چەند گڵۆپەیە بداوەڵا بەخوا بزانم هیچ جیازێکی تر بەکارنایەنم من بەس هی گڵۆپ و موبەریدەیەک و تاوارەوە نەیە بیژمێری ڕەنگە گڵۆپی 100,000 بکەیت وەڵا ڕێک بزە بە 100,000ەکەوێت
وڵی وەزام 150 نارە 56 نارە شتێکەوە بۆ هەر وحدەیە بەڵێ مانگانە پارەدەن ساڵانەیە وڵایتە سێ مانگ جارێ نایەتەوە سێ مانگ جارێنی عادەتەن چەندێکەدەن تقریبان وڵی نازانیتە سێ مانگ جارێتەوە نازای چەندێکە ئاگدار نەبووی پێشتر چەندتان داوە وڵی تکبارەی کارەبایەتەوە بە پێی زۆر و کەمیتە تا حەدی خۆیەتەوانە باشە هی ماڵان بۆ هەر وحدەیەک 18 دینارە بەس ئێوە 156 ئەم فەرقە زۆر نییە تاقرێرە شوێنێکی تیجاریە ئەو بە خاتریەوە ینی تیجارەتەکە ئەوەندە زۆرە ئەم نرخە زۆرە لەسەر بادانی شوێنە تیجاری بازرگانەکەدا هێ لە خوا بە زیادەوەنێ کار و کەسابەتە چەند بەقەوەتە لۆ زیاتر چیمان بێت پێت وایە کار و کەسابەت باشە ئەی لە خوا بە زیادە باشە حیبی چیە کێشەی چییە باشە ئێستا زۆر بەشێکم لەوانە وەرگرت باسێوایان کرد نەبوونی موشەی ئەم سێمانگە کاری کردووە سەرەوەی خەڵک سیارەکەشی عاتڵی تا بێت زۆردان ناتوانێت ئەخە دەیتر بار و دۆخەکە خۆی وای لێ هاتەوە خۆ بەدەست ئێمە نییە ئێمە کاسبین ئێمە چی بکەین عنی دەسەڵات ئێمە چییە چەند وحدەدان ینی چەند دینارتان لەسەر سێبەکەن بۆ وحدەیە وڵی بۆ نازانین چەندێ بەزیتر ماگارێت جاروایە چێتە 15هزار 20هزارە کە دێتەوە چکە ئێمە ئامێری گەورەمان هەیە ئێمە ئامێری گەورە لەگە ماڵەوە فەرقەکە سەلاجێ ئیشەکە یا گوڵەپە ئیشەکە ئەمە درێ لەو مەچنی ئیمە کۆستای گەورەیەوە باشە بەم نزیکانە چی پارەی کارەبا بدەیت نەخێر چەند مانگ جارێک کارەبا وڵای جارات کە وەستی کارەبا بێتەوە وڵای 2 مانگ جارێت تۆز جاوە 3 مانگ جارێت دێتەوە وەستی کارەبا دێتەوە بەڵێ ئێستا لە کۆتا وەسڵ چەند باتۆتەوە وڵای من قەرزارم پیاوە بڕا پاری زۆرم لەلای ئێستا وڵای تقریبان خۆیدا لە 500هزاریەوە 500هزار دلایە بەڵێ باشە بۆ هەر وحدەیەک بۆم شوێنانەی وەکویەوە 156 دینارە لە کاتێکە هەیە ماڵان 18 دینارە ئەم فەرقە زۆرە بووە لە نێوان شوێنی بازرگانیان نزیکەی نۆقاتی ماڵانەکە بەڵێ وڵای مە بۆ بە زۆریەکەی پێشوو مەمنون بووین بەس بوو بە کارتەکە مشکیلەیە کارتەکە بەینی کارتەکە بێ ئامێری گەورە ئەو کارتە چۆن تێکیم بلا چەڵم بەشی هەفتەیەک نەکە نەخێر خۆی کارتەکە زۆر مشکیلەیە جارێەوە لە نیوەی شەکە کارەبات لێ برە بەڵێ خۆی کارت بۆ مەتی قەسنعی نابێ خۆ تۆ نە لە ماڵەوەی نە لە شوقەیە کارکەی بۆ مەتی قەسنعی هەبێ هیچ دەوڵەتێ باوەڕ ناکەم معمەلی هەبێ و کارتی هەبێ ئەو ئیشەی لە نیوە لێ سەقەت لێ ساقە دەبێت چۆن نەها کار بۆ خۆی بێت ئاغراسی مەتی قەسنعی بێ 24 سەعاتە بێ سنعابێت 24 سەعاتە بە شتیوانیە تۆ لەبانی هەشتی بانی کارەبایەتە سەعات چواری عسر دوایەوە بەڕشتی وە هەر نییە حوتی بانی هەیە تاوەکو چوار و نیو حوت بۆ چوار بەڵێ ئەی نرخەکەی چۆن نرخەکەی تاوەکو ئەم لە حزەیە باش چەندتان بێتەوە مەجموعەیە دوکانی نیە ماوە نیە بڵێ دوکانێک و دوانە ئەمە نزیکی تقریبی 12 دوکانین بێتەوە بەڵێ ئێستا بۆ هەر وحدەیەک بۆم شوێنانە کە بازرگانیە 156 دینار وەرەگرن لە کاتێکا 5 دینار بوو 75 دینار بوو بەڵام ئێستا چەند دووقات بۆتەوە دووقات بۆتەوە باشە مانگانە کە پارەتان بێتەوە چەندێکتان لێسێن بە مەزانە بە مەزانە ئێمە تقریبی 6 مانگ جارێک مەجموعی ئەم دوکانانەیەتەوە ئێستا ئەم فترەی پێشوو نزیکی 2 میلیۆن و قسوورمان بۆ هاتوێتەوە 2 میلیۆن و 600هزارمان بووێت 2 میلیۆن و 600هزار بۆ 6 مانگ بەڵێ باشە ئەم بڕە بۆ ئەم وەزعی ئێستا کە خەڵک موچە باش نییە زۆر نیە لەسەر زۆرە بۆ ئەم زۆرۆفەی ئێستا کە ئاوە بێئیشی و بێکەسابەتیە زۆر باش ئێوە لێرە ئیشەکەن خەڵک کە دێتە لاتان وەزی خەڵک چۆنە کاتێ بۆ بەعام خراپ ئەوەی کە هێتە لای ئەمە موچە خۆرە بەعام خراپ حاڵەتی واتان بینیوە کەسەکە نتوانێت بەتاشی زەلامی وا هەبوو تو دی 3 مانگە سیارەکەم ئاتەڵیتیایەت چاکی ناکەم لەبەر بێپاری ئایسا ئەوەی کە بە کەمینەیەک هەیە عەرەبەکەیە خەڵکە عەرەبەکەی هەیە سیارە چاک ئەوان دێن بۆ سیارە بەڵێ خەڵکی سیارەکەی عاتڵی تیا ناتوانێت بەچ باڵێ زەلام هەبوو هاتوێتە لام تو دی 3 مانگە سیارەکەم ئاتەڵیتیایە لەبەر بێپارەی چاکم دەکرد چاکی ناکەم باشە هەوڵێک هەیە کە نرخی کارەبای سیتیەکانیش کە کراوە بە 156 دینار کەم بکرێتەوە ئێوە هیچ هەوڵێکتان نەداوە ئەم نرخەت
کەم کرێتەوە لە سەران ئەمە بۆ مدەیەکی کات جیلێکی کاسبکارە هیچ دەسەڵاتیژی نییە خۆپیشاندانی ژەکەی بۆچیە بۆچی هیچ لە مەسەلە ناگۆڕ ئەمە ئێماکرێ بە وحدە قەرار وایە بکرێ بە وحدە من جاری شەوکرێ بە کاسبم ڕۆژانە چاوەڕێی 10,000 بکرێ بە وحدە وەکو مۆبایلەکەی لێ وەکو ئەتەرنێتەکەی لێ ئەبێ لە نوێی ئیشەکە وحدەکەتە بڕێ تەلەفۆنیان بۆ بکەی بڵێ کاکە وحدەیەمان بۆ داخەوتە سەمن ڕەفیق خۆم لەم سیتیە هەیە لە سعات 11 کارەبای بڕاو تەلەفۆنی کردەوە بە ساقەتان وحدەکەمان تیانەما بۆمان داخەوتەنە وای لێ دێ لە نێوەی ئیشا بێکاربایی بەڵێ بەڵێ ئەگەر کێشە دروست ناکە بۆ جیهاز و بۆ ئیشەکان زۆر کێشە دروستەکە چکە ئیشەکەی ئێمە مەربوطە بە کارەبا هەموو ئەجیزەکانی ئێمە بە کارەبایی حاليا هاتونا منطقة لو بره يعني شي باكن يما بين بكارت ها شي باكن بين باو بكهرباء بضريبه همي المالك هي هو هر وحده 156 دينار تان لي ورق بله صوش لا او نمي يعني بس ام نرخه بوتو كبون من منطقه دوكاني چای چيتي دي اما گراني لسر بلا ولا زور شلون قراني اما اوتا دكانك كوخانه هيش بياناك 6 مليون عم بواتوت 6 مليون بله 6 مليون بس يبي هي 6 مليون هي كهرباء مشترك صالح كهرباء سال كهرباء 6 مليون 6 مليون بالدبره حساب كم مانجي 500,000 بداني بكار 500 بين بشي اخي شي بين مال ومناط شي بين او بكهرباء حمو يبقى خلقي كاك ياما جا داول سلطان نداو ام نرختان بو كم كانوا نو الهول عم خصمان كردو بس جمال رانا كاس انا ولا نو ولا كاس يورانا كي هي ايجا ام وزدارايا ام همو باري لسريوا يعني جرانيه دكانك تاع قرزنيه لسر بلا ولا قرانا شيبكن اوتا ايشو كارج نمو اوتا نمعاش نموشه اوتا مكتبه كانش داخله خوي برودة شلون داخله اقل بارها به ابي خلص كي برودة بلو بيش خي هجولاتي برودة داخله تطاو هەشتونی بۆنۆ هێدەوەیتر سێونی بۆ چوارە بڕێ هی ڕیسی باشە ئەمە لە مۆرزەیە وایە تا ڕادێک کارەبا باشترە بەس لە هاوی ناچۆن لاوینانی شەیتر کەمترە بێتەوە کاتەکەی بێ بە ساعت 3 و ئەو ناوا بڕێ بەڵە درەنگتری ژێتەوە بۆ نمونەگەر 8:30 بێتەوە ئێستا هاوینان نوێتەوە نۆتراڵیەکان و زووتری جێ بڕ بەڵە 9 وێتەوە نرخەکەی چۆنە ئەڵای ئەمە مۆلیدەمان نییە بەس ڕێسیمانەیە ئیتر نرخەکەشی بەکەینێتەوە ئەڵەن یەکشەم و دوشەمەی گەم بە کارتە زیرەکەکە ئەوە کێشە بۆ ئەو دروست ناکە بارەوەڵا چۆن ئەوە بە بیزان پێریژیش ناکە ئەو گوڵۆپێ بێ ئەوەش کوژینەوە سان بەسان سابە تا ئیش بێکین باشە بۆ هەر وحدەیەک بۆم شوێنانەی ئێوە 156 دیناریان داناوە ئەم نرخە زۆر نییە لەسەر ئێوە زۆرە ئارەوەڵا زۆرەوە تام ڕۆژەمەیە بوو بەرنەکەوتە فەرمەوە بەردەم دووکان ئەو ئیش و کار ئەو بەرەوبەر ناکە و سیریگە چۆڵە ینی ناگەراچەکەی جاران بەر ناکە و چۆڵەوەڵە ینی سڕایەوەی کە وەزش خراپە نرخەکەش گرانە باڵە بەڵە ئارەوەڵا باشە وەزی خەڵک چۆنە دێتە لاتان هەیە سیارەکەی نتوانێت چاکاتەوە ئارەوەڵا هەیە مامەلاکەوەڵە کە ماش وەرگرینجان ئەڵە پارەم پێنی پێینی ئەو کارەبایە پێداویستەکانی ئەوە دابینەکە یا خودی هێشتا کەم و کورتی هەیە وەڵاکەم و کوردی ئەوە تا ئەوەشە بێ کوژینەوە کە وەزیرەکە ئەوەشە بیش پێێنەکە ئەم بڕینی کارەبایە واکات جیهازیش بسووتی ئەوە حاڵەتتان بەسەراتوە وڵایەتەوە ئەبڕێ خێرا بە پەلاوا کوژینەوە کۆم بۆ کۆمپرسەرەکە خراپە بۆ ماتۆڕەکەی ئارەوەڵا ینی بەدایمە وریە ئێوە بینەوە ئارەوەڵا ماتۆڕەکە سێزیاوکەم کاکارەبە هەتاکو سەعات 5 و نیو ئەو ناوە جاریوایە کارەبا هەیە بەس لە هاوی ناوەڕی کارەبا باش نین لێرە نا لە زستانە تقریبا باشە ڕۆزێ هاوینە خراپە سەبانیان بڵێن ئێمە هەشت دوکانەکەینێت نازانین سەعات حوت هاتۆتەوە 6 هاتۆتەوە نازانین بەڵام لە هاوی ناوەزی زۆر خراپە لە ڕەمەزانەوە زۆری خراپ تا پێتان دەن ئەو کاتانە کاڵی وەزی خراپ ئێستا بۆ نمونە دێتەوە لە هاوینە دێتەوە چوارە بڕێ جاریوایە 3:30 ئەبڕێ لەم سەرەوە لێ بڕن و لەو سەریشەوە زووترێ بڕین جارێ تاقیکردنەوەی
مەکتەبەکان بێت تاقیکردنەوە ئەمتحانات و ئەمانە بێت لە منتیقە سەنعیە بڕن لە ئێمە کەمەکەن بۆ نرخەکەی چۆنە وڵی نرخی بەرزە زۆر بەرزە نرخەکەی تقریبا 158 نارە 56 نارە تجاری ئێرە بار وحدەیەک ئەی خوێنێتەوە لێ ئیشەکە ئەوەنە زۆرە ئەو نرخە زۆرە لەسەر کارەبای تیجاریدانراوە نەوەڵا خۆسێ وەزعی منتیقە سەنعی خۆت چەند بە چای خۆتانە بین سەر ڕۆژی شەمەیە بواە هەر بەر نەکەوتا ئێرە تا چۆڵ و هیچ کەس چۆڵە کەسی پیۆ نیە ئیشەکە وەکو ئیش و ئین بە عام وای لێ هاتووە هەموو ناوبازار و هەموو شوێنەوەی لێ هاتووە ئەوەی ئەم قەیرانی بێموچەی و ئەوانەوە ئەو بێموشەیە تاسیری کردووە لەسەرەوەی خەڵک ناتوانێت بێ ئۆتۆمبیلەکەی چاکپالە بەتەئکید چەند ڕۆژانە سیارەیەت بۆ لامان فەحسێکە ئەڵێ پێچمە دەرەوەی شار داوامەکەم لە دەرەوەی شارە بۆم لە شوێنێکی دوورم ئەگەر ئەزانی خەتەریاتی نییە و کێشەی نییە باجارە دەستکاری نەکەم ئیم بشارینە وەڵام کە پشکنینی بۆکەین و بەدادەچوونی بۆکەین بۆ ئیشەکەی تەماشاکی خەتەریاتی لەسەر نەجارە بازی لێ بێنە تاکو خاڵکە مەعاژوە گریان مانگانە پارەی کارەبادە پێم وا بێ 3 مانگ جارێک یێتەوە ئێستا بۆ نمونە 3 مانگی پێشوو چەندێکت داوە 170,000 بووە 170,000 و نیو 170,500 بۆ چەندمەوە 3 مانگ بۆ وەرزێک بوو بەڵێ بۆ وەرزێک بوو 170,000 نیومانە بە شەتێک کارەبا زۆر کەم بۆ کاتە بڵێن هیچی بەکارێنی وەکو کارەبایەرە وڵی کارەبایەرە عادەتەن ئێمە کۆمپرسەرەمان هەیە ئەو کۆمپرسەرە کارەبا ڕاکێشێ بەڕاستی ئەو غەسلەمان هەیە لەگەڵ ئەم گڵۆپانە بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو کۆمپرسەرە کەمترین ئیشی پێ بکەین ئەو شەحنانەمان کڕیوە ئەو دڕێلی شەحن و لەبەرەوەی کە زیاتر ئیش بە کۆمپرسەرەکە دەکەین لە پارەی کارەباکەت بۆ بگەڕێکەمان تۆزێ بۆ کەم بێتەوە باشترە بۆ ئێمە زۆر تاسیرەکات ئێستا و شەحنانان کردو لەبەر خاتەوەی کە ئەو کۆمپرسەرە کە کارەبا زۆر ڕاکێشە ئیشی پێ نەکەێت توان لێتە بڕن ئەوە مشکلەکەی ئەگەر نابوو نرخەکەی مە کەسابەتەکەی با کەسابەتەکە 156 دینارە بەڵام هی ماڵان بۆ ڕۆحدەیەک 18 دینارە بۆ ماڵان خەتەراگە گران کرێت چونکە ماڵایە سە بڵێنێمە لەم شوێنەیەوە 1000 کەسی تیابوو بەس ماڵانەوە تا چەنا کەسیە مۆزەفە یان کاسبێکی کەمترەکە بەشی ناکە ئێستا هەوڵێکەیە سیتیەکان هەر کراوە بە 156 دینار کراوە بە نرخی کارەبای بازرگانی کە هی ئەوان دابەزێنرێت ئەم هەوڵە لای ئێوەکو پیشەوەرەکان نییە ئێوەش نرخەکەتان بۆکەم کرێت من پێم باشە پیشەوەەر بکرێ بە 200 دینار بەڵام بە بەردەوامی هەیبێ بەڕای من کێشەتان هەبوونی کارەبا هەبوونی کارەباکە چونکە ئێستا چەنها کەسێ مۆلی دەداگرسێنێ و چەنها کەسێر کارەبای لێ بڕێت لە گەرماکەیە پانکەیە نیە خۆتی پێێنەکەیتەوە مۆلیدەیەکی ئەوتۆمان نییە لە منتیقە سنایەتە وەکو ماڵان ئەمپێر دوم پێر ڕاکێشی ئیسفادەی لێ بکەیتەوە زۆر جار مۆلیدەیش کەم و زیادەکە ڕەنگە و جیهازانە هەندێکی بسووتی بە دڵنیاییەوە من خۆم جیازم سوتا بە مۆلیدەیەکێ لای گەراجی بەغاوە لە هاوینانە 120 ڤۆڵت کارەبا پێگا من جیاز بسووتا بە بۆنەی ئەوەی کە کارەبای حکومی نەبوو بەڵێ بە تاکیت ئەم هەمووە بارگرانیە قرس نییە لەسەر ئەم مۆزە دارایی ئێستا کە هەیە سۆر قرس نییە بە تاکیت قورسە بەڵام ئەوەیە ئێمەی پیشەوە لێرە کەسابەت ئێکەکەی خۆر ئەمە کارەباکە نیەکە کە تۆ زەریبەیەتە سەر قەتعانەیە کورە سوزانم خۆڵانەیە چەند لایەکی ترەوە پارەتان لە 20 لایکەوە پارەمان لێوەرەگرێت زۆریش بەکارێنین وحدەکەشی گرانە لەگەڵەوەیە بەزیتر 165 دینار لە چاو جارانە زۆرە فەرقی کردووە ئەرەوەڵە چەندان مانگانە پارەکەی بەڵێ ئەو کاتی بڵێن وەسڵەکەمان بۆیێتەوە بێت چەک پارەکەیان بینێ سەمانگی پێشوو معلومات تەیە چەند بووە بەڵێ وەڵی تا نووسراوە حەزەکەسم بۆ دەخوێنمانە ئەوکەی لەو کاکانە گەر وەسڵەکەمان بۆ بێنن مەمنونەبی وەسڵەکەی لێ نییە وەڵا تا چەند ئەم نرخە گران سعاتمان جیا کردوەوە لەگەڵ سەرەوەیە وەڵی نرخەکە گرانە بەڕاستی بەس فریایەوەکەویت یعنی ئیشکەیت و پارەی کارەبا و شتێ بەشی ماڵ و مناڵی شەکاژینە بەشی هیچ ناکە بارگرانی دروست کرد بەڵێ بارگرانی دروست کردەوە زۆریش باشە لە ساعت چەند بۆ چەند کارەباتان بۆ هەڵەکەن جاریوە حوت تا چوارە کوژێتەوەانە خۆی ئەگەر پارەکەش بین لەگەڵەوەیە کارەباکە نەکوژێتەوە کێشەمان نییە
مەرجە کارەباکە هەبێت کارەباکە هەبێت سەر و سەر چاوم پارەکەشم لێوەری ڕقی ناکە بەڵام تۆ کارەباکە ژەبڕیت کات دیاری کردووە بۆ بڕانەکەی ئەم پارەی کەیدەی کە ئەڵێ زۆرم باتە تۆ هینی ئەو حەوە سعاتەیە لە حەوت بۆ چوار پێ بەڵێ بەڵێ ئێوە نییە بڵێ 24 کاتژمێر نانا 24 کاتژمێری نییە کاکە خۆیمە لە بەلجیکانی وانە ئەرەوەڵا باشە خەڵتان نەداوە یان لە ڕێگەی هەندێک لایانی پێدار و ئەم نرخە تۆزەکەم بکرێتەوە یاخود لێ خۆشببوون بۆ بەشێکی دەربکرێت وەڵی لێ خۆشببوونی چی خۆ دەزانی کابرا و کارەبا بەکارێنێت کە بەکاری بێنێ بێ پارەکەشی بە بازارەوەنە باشە خەڵ باشە ئاوانە ناوەڵا ئێستا من وەختی خۆی مشتەکان دەوەنە زۆرن ئەوڵا وەختی خۆی خەڵک هەبووە ینی مشتری زۆر بووە لەم دوکانەیە مەجای سەرخورانم نەبووە بەڵام ئێستا بڕواکە هەر ئیژ نەماوە بەیانیانی جاری وایە خواگەی لێ بە هەفتە 50,000 ناگەیتە ژیرفانتەوانێ هەفتەیەک 50 هەفتەیەک 50,000 ئیشەکەش زۆر کەس بووە لەگەڵەوەش خەڵک مەعاشیشی نییە لەگەڵەوە قەیرانە ئیشەڵا ڕۆژیشە بێت ئەڵێن ئەمڕۆ شەمەیە دەبوو زۆر لە ڕۆژەکانی تر قەرەباڵ خۆی ڕۆژانی تر شەمان زۆر باش بوو بەڵام ئێستا باشی تیانەمەوە بەڵام ئیتر هەر بە تەمای خۆیان ئیشەڵا باشە بێ هەرەوە داواکاریەکتان هەیە لە دایرەی کارەبا ئێستا بە تەمای بیکا بە سیستەمی پریپەید و بە کارت بەڵێ ئەیکا بە 24 ساعتی فەرمووت ینی ئەیکا بە سیستەمی کارت و بەڵێ نیشانداوە بکەن بە 24 کاتژمێری ئەگەر لە بەڵێنەکە پاشگەز ئیشەڵایکەن وڵای ئیشەڵایکەن سیخەت پێیانێتەوە وڵایتر بە تەمای خۆیان هەرچیە هەموو شتێ بەدەست خۆیان نیە وانە هەموو شتێ بەدەست خۆیانە لە ساڵێک بۆ کارەبایم کە باخانەیە ملیۆنێک کوشمانەیە مبڕیدێکمانێ ئەو بەڕادە ئەو بەڕاتە لە ئەو پانکەیان پێرە نابە ئێوە جیهازی ئەوە قورسیشتان نییە کە کارەبا زۆر هەردوو بەڕادمانەیە ئەو بەڕادە ئەو بەڕادە مجەمیدێکمانێ و مبڕیدێک و لەگەڵ ئەو پانکەیە ئەو گڵۆپانەژەوە تا گڵۆپێک و دوان سیانی شەوە بۆ هەر وحدەیەک 156 دینار بەڵێ ئەم بڕە زۆر نییە بۆ ئەو مۆزای ئێستا بڕە زۆر ئێمە کری شارەوانین کری شارەوانەکەشیان لەسەر زیاد کردوین ساڵانە 700,000مانەیە بۆ 2 ساڵ بڵێن ملیۆن و 400مانەیە ئێستا بۆ 2 ساڵەکە 5 ملیۆن لێ سندوین بۆ 2 ساڵ 5 ملیۆن بەخوا دەری نایێنێ باشە چەند جۆر زەغریبەی ترتان لێ سێنجگە لە کارەبا زەڕیبەی چیمانێ زەریبەمان لەسەر نییە چکەی مڵکی شارەوانیە هەری ئیجازەکە 2 سازارێکیوێ اینجا کارەباکە زۆر ئێستا کارەبا و کری شارەوانەکەمان زۆرە دوێنێ جەماعەتی مۆلەوی و پێرێ بڵێن پێشەمە جەماعەتی مۆلەوی و دوکانارەکانی مۆلەوی لەگەڵ بازاری زێوەرە چوون بۆ مەڵبەندەوانیش ئەوانیشەوە تا لە دوکانەکاندا نەخەری مزایدەوە بێ لە ڕێگەی مەڵبەندەوە ئەم کێشانە هەڵکرێ حکوومەت بەڵێ بە مەڵبەت حەلیکە ئەرەوەڵایش هەرەوە هەیە حەلیکە وەزعی ئێستا ئەوەندە بۆ نمونە فرۆش هەیە ئەوەندە مشتری هەیە ئەوە هەموو نرخە کارەبا ئێمەوە تا تقریبن بارد و دیوەکە تقریبن 10 نەفەرە بین 10 عایلی لەسەرە 10 عایلی لەسەرە ئێستا بۆیان کەمەکەیتەوە می خاوەنی خێزانە کاک هیوایە 4 مناڵی وایە 5 مناڵی ناشکرێ خەڵک ئیزمبی وەکو زەرەر ئەم دەقەیە وەکو زەرەری شەقین وەزەی خراپ ئارە بەخوایەتەوە مەعاش نییەوە 3 ماڵ 4 مانە مەعاش نەدراوە ئەو نەبوونی معاشش یەکسەر کاریگەری هەیە لەسەر خواردنیەوە 100 وڵی تەخوا ئەوە کامێرەکە خۆ سێری کەرەوە بزانە چەنە هی 5 مانگەی 1,450,250 تۆتانێ 1,470,250 ئارەوەڵە هی 5 مانگەی تر خۆ وەسڵەکە لە بەرچاوە باشە بۆ هەر وحدەیەک ئێوە 156 دینارتان لەسەر ئارەوەڵە هەتە حسابی کە بزانە بۆ ڕووناکای ئێرە و بۆ ئەو کەمەشتەوە نەهاتوەتەوانێ بزانەیتە خۆ ئەوەجگە لە کرێ ئەم شوێنە کرێ و کرێکی کارەباش ئازایەکی بێکرێ بێ زەڕی بە بێ ئەم شتانێکە ڕۆژانە ئەتەوێت بێجگەوەی کەمە لە سعات چوار کارەبا بڕێ مۆلیدە بەکارێنێ هێتە خۆمە 24 ساعتەکە کارەبامان نیە ئەگە 24 ساعتەکە کارەبا هەبواە بۆە چیمان کردە ئەمەی 24ش نییە هی سعات هەشتی بەیانی بۆ چوار وڵی جاری وایە نۆژێتەوە نوێت تۆ تا چوار لە سیا بڕێ لە دوا بڕێتە ئاوای تقریبان حسەبیکەی 8 ساعت کارەبایەکە ئەمەی 8 ساعت کارەبای ڕۆژانی ئەمە 8 ساعتی تر 9 ساعتەرەوە زیاتر نییە ئەگە کەمتر نەبێت زیاتر نابێت هێتە حساب کەمە لێرە شامە وەسڵیاواتە تۆ سێ وەسڵیاوەکە چەندێک کاخە بۆ گەراجێکی ئاوە ئاوی بۆ چێن 430,000 ئاوەکەی هاتو بەڵێ ئەوی ژەری 5 مانگ 6 مانە هێتە خۆ ئەمە ئێمە چۆن بڵێ
هەر نەک لێم شوێنە کرێچین دوو جارێ مەکرێچین ینی شوێنە بازرگانەکان با بڵێم شوێنانە ئێوە دوو قات و سێ قاتی ماڵانیش نییە نزیکەی دەقات هەر بێجگە واز لۆش بێنێ ئێسامە شکوری خواکەین کامەیە ئەگە بێ بەم ئەلکترۆنیە ئەبێ چی بکەین هاانی دوکانێکی ساغ لە بازار سیرەکەی کابراڵێ وحدەیەکم کڕیوە 150,000 ماوە بەشی مانگێکمی کردووە هانیتە بۆ دوکانێکی ساقکە هیچی نییە بۆ یەکی وەکو ئێمە کۆمپرێسەر و ئەم جەگانە بەکارێنین و ئیتر زۆر بە ئیشی ئێمە کارەباییە ئەبێت چی بێت کۆمەڵێک زۆر کرێت لەسەرەکەی لە کۆتایە شتێکی وا نامێنێتەوە بۆ بژێ وا ئاگدارێ عنی هەر چۆن بڵێ خۆمانە لە خەڵەتێنین ئێمە هەرچی سەنعاتکارە لە سەناعیا بەیانی تا ئێوارە بۆ کرێ گەراجە بۆ کارەبایە بۆ ئاوە بۆ زەریبێ بۆم شانێ یەک شتی تر نییە زۆر دوکانەکانژی یەک کەس و دوو کەس نییە چەند عیلێکی لەسەر ئێستا من لێرەیە کرێچیم هەر لێرەیە کرێچیم بێزگەوەی کە نابژێوی خۆمی لەسرە ئی 5-6 کەسی تری لەسرە ئێتە خۆکەکە من بەیان ئێمە دەرینێنێ 5-6 عیلەی تری تر هەمووی بێنان و بێ ئەم کرێ لە نزیکەی 5-6 عیلە ڕاکێش ئارەوەڵە ئێستا مەسەلەن جێک بەکاریە کۆمبرێسەر بەکارێر کۆمبرێسەرێک تقریبان 25 ئەمپێڕەوە بەس هەستانەکەی ناوچەی پیشەسازی یعنی جیهاز کارەبای ئێرە ئێستا کارەبای گەڕک و شت کرێ بە ئەم کارتی زیرەکانە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە ڕاستی هینی منتیقی سناعی ناوچەی پیشەسازی وەکو خۆم بەڕێهی من زۆر غەڵەتە چکە لەبەرچی لەبەرەوەی کارتێکی بڵێن چ لەمپێڕیان داناوە ئێستا ئێمە بڵێن کۆمبرێسەرمان هەیە لەگەڵ جێگەکە لەگەڵ پەنجەی پیانێسە و مۆلیدەیە ڕۆژی 50 جار زیاتر ئیش پێەکەین ئەیکوژێنینەوە چکە لەبەرچی لەبەرەوەی لەگەڵ پەنجەمان نابێت هینی جەگەکە سارەکە بەرزکاتەوە ڕێک لێ سەعاتەکەەوە هەڵەسێتەوە ئەجا جارێک وازم دوو جارە لە دوای ئەوە ئیتر ئەبێت تەلەفۆنکەین بۆ دایری کارەبا هەڵیکەنەوە ئەم زوبرانە زۆر جار کێشە بۆ سووتانی جیازەکانیش دروستە بەڵێ ئێستا ئێمە جیازێکی جێگێکمان هەیە ئەو جیازە بەو هەستانی ئەو کوژانەوە داگرسانە چەند جار کە پەنجەی پیانەی ئەنجاری وا لە نیوەی سارەکە تاوان جەناوتە زانین سارێک 2 تەن 3 تەن قورسایەکەیەتی بەرزێکێتەوە لە نیوە ئەوەستێ ئەجا خۆی ئەم جەگانە بێ بڵێن لۆکی هەیە بێ کەسەرەکەوێ بڵێن دەگە مەسافە قفڵێکی هەیە ئەبێ کە یەک جار پەنجەی پیانە نابێ بۆستێ ئەبێ بگاتە حەدی خۆی ئینجا ڕایگری ئەم مشکلێت جیازێکمان هەیە بەڕاستی سوتا سێ تا ئێستا ئەم هاوینە بە بۆنێ ئەو هاتنەوە قەتعکردنوانە زیاد لە ماتۆڕەکانم هەرماوەتە لەسەربان زیاد سێ ماتۆریشمان کڕیوە وەکو نرخەکەشی زۆر گرانە ئێرە بۆ هەر وحدەیەک 156 دینار لە کاتێکەکەی ماڵان 18 دینار بەڵێ آخر کراوە بە تیجاری بەڵام تۆ ئێستا چێڵێ ینی قەرارێک کە حکومەت دەرێکات دەسەڵاتی هاوڵاتیتیان نییە بچخۆی بێ ڕێچاوی ئەوانە بکەن بەڕاستی جەنابەت لە شوێنەکە ئیشەکەی وەزی خەڵک و کەسانی کە ئۆتۆمبیلێن بۆ شاکردنەوە ئەوە باشە ئەم نرخە زۆرە یعنی لەسەر شوێنە تیجارەکاندانراوە یاخود ئەم فترە کاتەی بینین وەزی موچە هیچ باش نییە و هەموو بازار بەسراوەتەوە بۆ موچە هیچ شتێک نییە تۆزێک ئەکار ئاسانی بکرێ بە ئەو ناوچانە ئەزانی چۆنا خۆی ئەگەر کێشەکە لە چیە کێشەکە لەوەیە ئەو قەرارانەی کە دەرئەکرێ بە بەرنامە دەرناکرێ ئێستا مەسەلەن ئێمە ساڵان پێش ئەم مەسلەی بودجە و عەفو یعنی حساباتی بڕینی هینی خەڵک کێشە نەبوو یعنی چەند کارەبات چەند بۆ کێشەنە بەس ئێستا مشکلەکە لەوەیە هەم خەڵک ئیمکانێتی زۆر زەعیفە هەم کەسابەت زۆر کەمە لەگەڵەوە شاشتەکان سعرەکان بەرز بوونەتەوە ئەوە یعنی ئەبێ بە لۆدێک لەسەر خەڵک یعنی ئێستا مەسەلەن پارچەی سیارە بە بۆی ئەم دۆلارەوە گۆڕانکاری زۆر بەسەر پارچەکانە هاتووە ئەجا لەگەڵەوەیشا بنزینیش هەر گۆڕانکاری بەسەر هاتووە بنزین لە شەوێکە بەرزە بێتەوە بەس لە ساڵێکە داناوەزێ ینی ئەمایەکەوە نرخیشت بەرز بۆتەوە داهاتی خەڵکیش دابەز بەڵێ ئەوە گەورەترین کێشەیە ینی خەڵک ئێسا بڵێن بە تایبەتی چینی فەقیرەکەی لە ڕەزالەتێکی زۆر ناڕەحەتاژی ئەم پیشەوانەی کە لێرە لە ناوچەی پیشەسازی شەکەن باز لەوەکەن کە نرخی کارەبای بازرگانی لەسەر ئەمان زۆر گرانە لەبەرەوەی ئەگەری ماڵان بۆ هەر وحدەیەک 18 دینار بێ لای ئەمان بۆ هەر وحدەیەک 156 دینارە مەبلەغێکی زۆرە لەسەریان لەبەروی ئەمان جگە لەمە چەند زەریبەیەکی تر و چەند بازێکی دیکەیان لەسەرەوە کرێی دوکانیان لەسرە ئەمە واکات بارگرانێکی زۆر دروستکا بە تایبەتی وەکو دەڵێن لە مۆزایە
خەڵک کە بێموسەیە توانای نیە ئۆتۆمبیلەکەی چاک بکاتەوە یاخود توانای نیە ئۆتۆمبیلەکەی بێنێ بۆ ئێرە ئەو کێشانی کەیەتی چارەسەری بکات لەبەرەوەی پارەی پێ نییە کە ئەمە ژواکات ئەمان ئیشان کەمتر بێ و ئەو دوکانانش کە لێرن باز لەوەکەن زۆربەی دوکانەکان چەند خێزانێکی لەسرە هینی تاکە کەسێک نییە بە تەنها بۆیە داوایانە کرد کاراسانیان بۆ بکرێ بەتایبەتی لە وەزانەی کە وەزع باش نییە هەندێک لەو نرخیان بۆ کەم کرێت و یاخود لێ خۆشببوون بۆ بەشێک لەو نرخە بکرێت تا ئەوانش بتوانن بە دڵێکی ئاسوودەوە ئیشەکانیان بکەن بەڵام بەڕاستی ئێستا نرخەکە زۆر گرانە هیوایان هەیە وەسڵی کارەبەکەی نیشاندام نزیک 1,400,000 سەروتری بۆ هاتوێتەوە هیان هەیە زۆرترە هیان هەیە کەمترە بەپێی جۆرە و جیازی کە بەکاری هێنێ بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.